بسم الله. La yakam Persiarda, was müssen Sie bei der Benutzung von Navigationssystem und Straßenkarten beachten? أما دربارەی ناڤیگاتیۆن ئەو جیازانی کەەوە ناڤیگاتیۆنی لەسرە کاتێککە بەکاریان دەینین یاخود شتراس کاتێ ئەو نەشرە ئەو نەشڕی کە خەریتەی لەسرە و کاغەزێک کە خەریتەی لەسرە بەدەست کاتێککە بەکاریان دێنین دەبێت ئاگاداری چ بین. یەکام die Inhalte können schon kurz nach dem Kauf veraltet sein. ناوەڕۆکەکەی دوای ئەوەی کە کڕیت دەکرێت ناوەڕۆکەکەی کۆن ببیتن. Okay? دوام auch aktuelle Inhalte können von der Realität abweichen. تەنانەت ناوەڕۆکەکەشی دەکرێتن وەکو واقعەکەی نەبیتن یعنی لە واقعدا جیاواز بیتن. Okay? سێمیشان ئەلێ Navigationssystem können sich automatisch aktualisieren. واتە چێ؟ هەموو ئەو ناڤیگاتیۆن سیستەمانە کە بەو جیهازەینە کە سیستەمی تێدا خەزم کرایە بۆ خۆیان دەتوانن بە ئۆتۆماتیکی تەحدیث بکرێنەوە. ئایا ئەوەیان وایە؟ کەواتە لەو سێ وەڵامەی جەماعەت کامەتان پێڕاستە؟ بەچاوان لێرەدا was müssen Sie bei der Benutzung von Navigationssystem und Straßenkarten beachten? ئەمە کاتێکەوە جیهازی ناڤیگاتیۆنی بەکاردەینین لە سیارەی ئەو جیهازێکەوە ئێکسترا دەیکڕی پارەی پێدەدەی باشە بە ئاگری سیارەکە ئیش دەکاتن کاربای بۆ ڕادەچێشی واری لەگەڵە یاخود شخصن کاتێ ئەو کارتێکە نەشڕەی لەسرە خەریتەکەی لەسرە کاتێک ئەمە ئەوانە بەکاربێنین دەبێت ئاگاداری چ بین. یەکەم گوتمان die Inhalte können schon kurz nach dem Kauf veraltet sein. دوای ئەوە کڕیت ناوەڕۆکەکەی دەکرێت کۆن ببیتن. دووەمیان auch aktuelle Inhalte können von der Realität abweichen. تەنانەت ناوەڕۆکەکەشی دەکرێتن کەوا لە گەڵ واقعەکەی یەک نەبیتن باشە. سێمیشان alle Navigationssystem können sich automatisch aktualisieren. واتە ئەو سیستەمانە ئەو ئەجیزانێکە کە ئەمە دەیکڕین بە ئێکسترا بەکاری دەینین دەڵێ بۆ خۆیان تەحدیث دەکەنەوە. ئایا ئەو شتە وایە؟ لەو سێ وەڵامەی کامەی ڕاستە جەماعەت؟ کاکە کۆی دەری یەکەم و دووەم چێتر ئەکتیڤ نزمە جەماعەت خەڵکێکی کەمشی لێیە لایکی شاشەش بکەن سپاسان دەکەم. یەکەم و دووەم زۆر لەسەری ڕاوەناسین با کاتەکە بە فرۆ نەچیتن. یەکەم و دووەمی لێرەدا ڕاستە. ئۆکەی دەچینە سەر پرسیاری دواتر وێنەیەکمان بۆ هات. Alle drei Fahrzeuge wollen links abbiegen. Wer hat sich richtig eingeordnet? هەرسێک لەو ئۆتۆمبیلانە دەیانەوێتن بۆ دەستە چەپی خۆیان پێچ بکەنەوە. کەواتە لەو سێ ئۆتۆمبیلەی کامەیان ڕێک ڕاوەستایە کامەیان تەواو ڕاوەستایە جەماعەت؟ سڵاو کاکەنەوە بەخێراتی. کامەیان تەواو ڕاوەستایە لێرەدا پێم بڵێن ئێلکاڤیەکە یاخود گێل بە پیکاوی یاخود کۆنە پیکاوی. خوشکانە دەرێ زەردەکە گێل بە دەستان خۆش بیتن. کەواتە گێل بە ئێلکاڤیەکە لێرەدا تەواو ڕاوەستایە. ئەوە وەڵامە ڕاستەکەیە. پرسیاری دواتر ڕۆ پرسیارەکە ڕۆی دەڵێت Reifen Abrieb belastet die Umwelt. تایەی خوراو چۆن بڵێ هەڕەشە لە ژینگەی دەکاتن بەو مانای کە ژینگەی پیس دەکات. Wie können Sie diese Belastung verringern? چۆن دەتوانین کەوە ئەو هەڕەشەی کەم بکەینەوە یاخود بەو مانای کە چۆن دەتوانین ڕێگر بینەوەی کەوە ژینگەی پیس نەکەن. یەکەم دوش vorausschauendes fahren کاتێک کاتوو بە شێوازێک لێ دەخوڕی تەمەشای پێشە خۆت دەکەی ئاگاداری سەرنجە لەسەر لێخوڕینە زۆرترین خێرایی ڕێگە پێدرا و چەندە هەر ئەوەندەیە زیاتر ناڕۆی لەسەری بەو شێوازەش خۆت بەدوو دەگری لە چێ لە ئیستاپ و خێرایی سورعەتی زۆر. ئەوە حاڵەتی یەکەم بەو شازی کە ئەتوو تەمەشای پێشە خۆتکەی ئاگاداری لێخوڕینەکەت بی. دووەم دوشفان mit Winterreifen im Sommer بە لێخوڕین لەسەر تایەی زستان لە وەرزی هاویندا. سێیەم durch die regelmäßige Überprüfung des Reifenfülldrucks entsprechend den Herstellervorgaben. بەوەی کەوە ئەمە بە بەردەوامی چاومان لە هەوای تایەکان بیتن بە پێی ڕێنمایەکانی شەریکەی هەوای تێدا بیت. داستان خۆش یەکەم و سێیەم لێرەدا وەڵام ڕاستەکەیە. پرسیاری دواتر Was sollten Sie vor
Fahrt Antritt prüfen پێشەوەی کەوا دەست بە لێخوڕینی بکەیت دەبێت فەحسی چ شتێکی بکەین ئۆکەی پێشەوەی کەوا دەست بە لێخوڕینی بکەیت دەبێت چ شتێکی فاس بکەین یەکەم Ich prüfe ob jede mitfahrende Person den Sicherheitsgurt angelegt hat دەڵێ ئەمن فەحس دەکەم تەمەشا دەکەم ئایا چەند کەسم لەگەرە هەمویان پشتێنی سەلامەتیان بەستیە دووەم Ich prüfe ob ich die Zulassungsbescheinigung Teil 2 mitführe ئەمن فەحس دەکەم ئایا بزانم سەنەویە گەورەکەم لەگەرە خۆم بردیە سێمیان Ich prüfe ob ich eine ausreichende Verkehrsbeobachtung sicherstellen kann ئەمنیش لێرەدا فەحس دەکەم تەمەشا دەکەم ئایا بۆ نمونە دەتوانم لێرەدا چاودێری هاتووی بە جوانی بکەم بەو مانایکەوە ئایا ئاوێنەکانم تەنزیم کردیە ئاوێنەی دەسە ڕاست دەستە چەپ ناوە ڕاست ئۆکەی بەو شێوازە کەواتە لەو سێ وەڵامەی دەستان خۆش بیتن یەکەم و سێمی ڕاستە دەستان خۆش جەماعەت سوپاسان دەکەم بۆ لایکردنی شاشەی ئەکتیڤمان زۆر نزمە سوپاسان دەکەم بۆی کەوا ئەگەر ئەکتیڤی بەرز بکەنەوە خوشک و برای تریش هەن کەوا تا ئێستا گوێیان لە سەدایمە نەبووە بەشکەم سوودی بەوانیش بگەینن ئینشاءالله یەڵا پرسیاری دواتر Worauf müssen Sie bei den Beleuchtungseinrichtung Ihres Fahrzeugs achten? دەربارەی گڵۆپەکانی سیارەکەت دەبێت ئاگداری چ بین ئەمە لێرەدا یەکەم Sie müssen vorschriftsmäßig angebracht sein دەبێت بە شێوازێکی تەواو قانونی ڕێگە پێدراو دامان نابن بەو مانای بەرز و نزم نەبن بەرز بن بەوەی کەوا تەسیر لە ئۆتۆمبیل لە چاوی شۆفێری بەرامبەر بکاتن چاوە کوێری بکات یاخود بۆ نمونە نزم نەبیتن کەەوە ئاسی بینینەکەت باش نەبیت ئەوە یەکەم دووەم سەلام و ڕحمەت الله حوزنا بەخێر بەی Sie müssen sauber sein دەبێت خاوێن بن سێمیشان Sie müssen funktionstüchtig sein دەبێت ئیش بکەن ئەو سێ وەڵامە هەرسێکتان جوابتان دایتەوە هەرسێشیان ڕاستە تەواو پرسیاری دواتر Sie verdoppeln ihre Geschwindigkeit خێراییمان بۆ نمونە جاری یەکەم 50 کیلۆمەترە دواتر دەیخەینە سەرچێ دوو هێندەمان کرد 100 کیلۆمەتر کەواتە wie verändert sich der Bremsweg مەودای ئیساپمان چەند هێندەی خۆی زیاد دەکاتن دەستان خۆش هەمووتان نووسیتانە چوار هێندەی خۆی کەواتە فیمال so groß ئەوە وەڵامە ڕاستەکەیە دەستان خۆش پرسیاری دواتر Sie fahren durch einen Tunnel بەناو تونێلیشدا لێ دەخوڕی سیارەی Welche Besonderheit besteht dabei چ تایبەتمەندیەک لێرەدا هەیە ئەمە لەو حاڵتەیدا دەبێت چ شتێکی بزانین یەکەم Im Tunnel kann ich durch Lichteffekte abgelenkt werden. لە تونێلدا Lichteffekt چیە ئەو ڕووناکیەکەوە ڕەنگ دەداتەوە باشە دەکرێتن کەوا بەهۆی ئەو ڕووناکیەوە لەو حاڵەتەیدا سەرنجم لەسەر لێخوڕینەکەی خۆم نەمینیتن چۆن بڵێ ئیزعاجت بکات لە چاوت بداتن دووەم Im Tunnel kann ich durch starke Fahrgeräusche abgelenkt werden. لە تونێلدا بەهۆی ئەو ژاوەژاوی ئۆتۆمبیلەکان چکە داخراوە بەهۆی ئەو ژاوەژاوی ئۆتۆمبیلەکان دەکرێت ئەم زەینم لەسەر لێخوڕینەکەی نەمینیتن سێمیان Im Tunnel sind Sicherheitseinrichtungen wie Notausgänge und Notruftelefone ausgeschildert. ئەوەش بزانم بەوەی کەوا لە تونێلدا Sicherheitseinrichtungen یعنی چۆن بڵێ ئاراستەکانی سەلامەتی ڕێگاکانی سەلامەتی وەکو Notausgänge دەرگای دەرچوون یاخود Notruftelefone تەلەفۆنی فریاگوزاری خێرا لە تونێلیشدا دانراون کەواتە لەو سێ وەڵامانە دەستان خۆش بیتن هەرسێکی ڕاستە تا ئێرە باش هاتینە جەماعەت دەستان خۆش بیتن لایکی شاشەمان بۆ زیادکەن سپاسان دەکەم چینە سەر پرسیاری دواتر یەکەم ڤیدیۆ لێرەدا تەمەشا بکەن قەتعکمان لێ تێپەڕی بۆی کەوا تەنها لە بۆ دەسە ڕاست و دەسە ینی ڕاست لە بۆمان هەبوو بەڵام ئێستا قەتعکی دیکە هات لێرەدا تەمەشاکەن ئۆتۆمبیلێک لە دەسە ڕاست وادێتن چمان پێ دەڵێت لێرە ئەمە دەبێت ئەولەویەتی بە دەست ینی بە دەسە ڕاست و لێرەدا دەبێت ئەولەویەتی بە ڕێگاکەی بدەین تەنها لە بۆمان هەیە ڕاست بڕۆین بۆ دەسە چەپیش بڕۆین ناتوانین بۆ دەسە ڕاستی خۆمان بڕۆین واتە ئێستا سیارەیەکی سوور هات دەبێت چ بکەین ئەولەویەتی پێ بدەین جەماعەت Weshalb müssen Sie hier warten? ئەرێ لەبەر چ ئەمە لێرەدا دەبێت بوەستین
Yekam wegen der Radfahrerin, laber Pasgeswarekea, wegen des roten Pikavis, aber Sere Sureka, ja, und wegen des Fußgängers, laber Kasapiadaka. Das dann خوش هموتان دارين لبر سعر سوركا هاد سيشي عفوا دومي غلط ليدا الصلاة لي بإيمان جنب خير بي Bersiari Duater, wer darf auf dieser Straße mit einem Kraftfahrzeug fahren? Lehre da Zamaat Cheda Tuaniten, lehre da Cheda Tuaniten, bei Automobili Dachil bieten. Yakam, wer jemanden besuchen will, Kasse Kawasse Dani Kasseshi Tirkat. Duam. Wer etwas einkaufen will, Kasse Kawa, Bonumna Bazar Yechipkat. Seyam, wer Waren liefern muss. Au Kasse Kawa, Zidakat, Kalupali de Guasto, Postazzi, Amazon, DHL, Susan, Awana, Kawata, das dann خوش bieten. Wala maka لناو برسيارة كيدايا. باشا wala maka لناو برسيارة كيدايا. كواتب برسياتان لكم ادي اگر اونا نسرا بيتن اوتومبيل بوه داخل بيتن اگر اونا نسرا بي اوتومبيل بوه داخل بيت زمعت كوا ولام اگر او نسيني لينا بيتن بس او قطعي بيت اوتومبيل بوه داخل بيت نخير das ist خوش Zinsel برسياري دواتر Welches Verhalten ist richtig? كما هل سكود ليرة دار راستا تخوابا دي قيزيات بكم يسعازم دكا توزك كما هل سكود ليرة دار راستا يكم كس چه دروات اوم بيبلين يكم كس ليرة دا چه دروات يكم كس كاكا كوي دريتن يكم كس امن درو سعر شينكا صلاة خوشكي بريزم شينكا من الكافي جمعت زور عسانة توزك هادي ببنوا تمشاي او قطعي بكن امنو او اوتومبيلي برامبرم او هماية مان هي كواتا بماناي تسديتن لمنو لوي چه دروات دستان خوش شينكا دروات بو شينكا درواتن چونکە ئەمن پێت زەکەمەوە چونکە من پێ زەکەمەوە بۆ دەستە چەپی خۆم دەبێت فۆغانجی بە شینەکەی بدەم شینەکە بێت تێپەڕیت ئێستا کە شینەکەمان زانی یەکەم کەس دەڕوا ئەدی لە من و لە ئێلکاوێکەی چێ دەڕواتن خۆ ئێلکاوێکە دەستە ڕاستی منە ئەو هێمایەشت هەیە کەواتە لە من و لە ئێلکاوێکەی چێ دەڕوات جەماعەت ئیش دەست خۆش Kak Aria dreten, alles links abbiegen muss man immer warten. Das ist خوش بید. لا الكافيه كولمن امن درون بوتسكا اولويتم لبيشوي هي. Kawata, ich muss den PKW durchfahren lassen, auf jeden Fall. Ich muss den LKW durchfahren lassen. Nein, ich fahre vor dem LKW. Walami yakamu siyam lera da tawawa. Zina ser persiari duater. Welches Verhalten ist richtig? Kama hal sukaud lera da rasta. امن پیزەکەمەوە بۆ دەسە چەپی خۆم و ئەو ترانسپۆرتەش ڕاست و ڕاستەڕەوە واتە دەسە ئەو شوێنەی کە من بۆی دەڕۆم کەواتە جەماعەت ئەمن دەڕۆم یاخود ترانسپۆرتەکە ئەمن دەڕۆم یاخود ترانسپۆرتەکە Ich fahre zuerst هەمووتان دەرێن Ich fahre zuerst طبعا ئەویش بۆ ئەمن یەکەم کەس دەڕۆم لەبەر ئەوەی Wir haben an dieser Kreuzung Vorfahrt. Wir haben an dieser Kreuzung Vorfahrt. Lehre da أولوية man her. أو هماي هات شوية لو تسوارياني أولوية بيدادات. كواتا لبيشوي دارو. Okay? يلا. Ich muss den roten PKW, den roten Transporter durchfahren lassen. Nein, ich fahre zuerst. Ja, kamkas darum. Persiari duater. Persiari chi? Zia? Zahlfrage. Sie mussten außerorts Radfahrer oder Fußgänger überholen. لدروي شارين دمانويت باسكل سوار ياخود كسي بيادا بپیشم كوينوا لسر زادين دمانوي بپیشم كوينوا Welchen seitlichen Mindestabstand müssen Sie dabei einhalten? لدروي شار كاتك بپیشم كوينوا دبيت بلاي كمي تن بيني بدين الجماعات بلاي كمي تن بيني بدين الجماعات
دەستان خۆش جەماعەت لایک با بڕوات ئیمان ئەو بۆ یەکونی و لە ناو شاردا یەکونیوە دووەم عفوان دووەم نا 2 مەتر بەڵێ بەلای کەمی دەبێت وەڵا بابەتەوە وەڵامی دووەم هەر دەرێم وەڵامی دووەم عفوان ببورن لێرەدا 2 مەترە بینەکەی باشە 2 مەتری دەدەینێ ئەوە وەڵامە ڕاستەکەیە کووە ئەوە وەڵامە ڕاستەکەیە 2 مەترەکە ئۆکەی زۆر چاک دەستان خۆش پرسیاری دواتر ئەی بابا چەند دوور و درێژە و پرسیارە ئەرێ کو سرم لێ دەردەچیتن یەڵاوە لە خۆتانە گوت جواب دەنەوە ئەم جواب نادەمەوە حەق وایە بڵێم ئێستا هەتا نەیگەینە 20,000 لایکی ئەمن ئەو پرسیارتان بۆ شەرح نەکەم وایەت خوا چێ حەق بە من دەدا چێ فۆغانگم پێ دەدا فۆغانگ Yalla. Wie verhalten Sie sich richtig, wenn Sie bei einer nächtlichen Fahrt Ermüdungserscheinungen spüren? Ermüdungserscheinung. Jetzt hier auf Wuschaduru deja. Zon halsukau dakain. Bashewazeci gunzau kadaka shawa la lechurin dain seare le dachurin. Tishtachi haspedakain Ermüdungserscheinungen. Wata نیشانەکانی ماندبوونێتی لێرەدا هەست پێ دەکەین چۆن هەڵسکۆت دەکەم ئەو کاتی جەماعات یەکەم Ich verzichte auf eine Unterbrechung und kämpfe gegen die Müdigkeit ein. چ دەکەم چاوپۆشی لەوەی دەکەم کە ئەمن لێخوڕنیەکەی خۆم بپچڕێنم و هەروەها دژی ماندبوونەکەی خۆم دەجەنگم ئایا وا دەکەین دووەم Ich lasse nach Möglichkeit einen Mitfahrer fahren. کەسێکی کەم لەگەرە شۆفێریش کەم لەگەرە لێ دەگەڕم بە ئەو لا دەدەم بە کورتی لە پارک پلاسێکی بە کورتی بۆ ئەوی کەوا سیارەکەی لێ بخڕیت سێیەم Ich unterbreche die Fahrt für eine ausreichende Pause یان ئەوتا لا دەدەم لە شوێنێکی ڕادەگرم بۆچێ پاوزێکی تەواو تێر و تەسەل وەردەگرم بۆ ئەوی کەوا ماندووبوونەتێکم نەمینیت لێرەدا لەو سێ وەڵامەی هەمووتان دەنووسن دووەم و سێم لێرەدا تەواوە دەستان خۆش دووەم و سێمی تەواوە پرسیاری دواتر ڤیدیۆی دووەم لە ناو شارداینە خێراییشمان 50 کیلۆمەتر لە کاتژمێرێکدایە سپاس دەستخۆش خوشکی بەڕێزم خێراییشمان 50 کیلۆمەترە دیتان چاوتان پێکەت ڕاستە ئێلکاڤیەکە لەسەر ئەو سایدەیمە ڕاوە سای و ئەمەش سایدمان لە بۆی گۆڕی بەڵام منداڵک لە پێش ئەو ئێلکاڤیەی چ دەکات منداڵک لە پێش ئەو ئێلکاڤیەی دەوێت بپەرتەوە غار دەدات ئەو جلشینە کەواتە یەکەم Warum müssen Sie bremsen? پرسیار دەکرێت لەبەر چ دەبێت ئیستاپ بکەین Weil eine Person auf die Straße läuft لەبەرەوەی کەسێک لەسەر جادەی دەڕوات weil der LKW-Fahrer یاخود der LKW auf meinen Fahrstreifen wechselt لەبەرەوەی LKW-ەکە سایدی دەگۆڕیت دێتە سەر سایدی دەستە چەپم یعنی سەر سایدەکەی من چوار فلاشی پێکردیە سایدی ناگۆڕیت وایە weil Fahrgäste aus der Straßenbahn steigen ئایا شتخەسمبانەکە ڕاوەستایە هەتاوەکو نەفەر لێ دابەزن کەواتە کامەتان پێڕاستە جەماعەت وەڵامی یەکەم FP4 Pro یان هەموو ئەوانی تر دەڵێن وەڵامی یەکەم تەبعەن وەڵامی یەکەم لێرەدا ڕاستە دەستان خۆش سپاسان دەکەم بەردەوام بن جەماعەت لە لایکەکان سپاسان دەکەم پرسیاری دواتر ئەو پرسیاری پازەیە بۆیە بە سەریحی دەڕۆمە دوێ بۆ ئەوەی بتوانین لەو کاتەکەمەیدا زۆرترین پرسیارتان بۆ شەرح بکەم Wo ist zu schnelles Fahren besonders gefährlich? ئەرێ لەکوێ ئەگەر بە خێراییەکی زۆر لێ بخڕین زۆر مەترسیدارە لەکوێ ئەن Fahrbahnverengungen لەو شوێنانەی کە ڕێگا تەسک دەبتەوە دووەم ئەن بان وبەگێنگن سپاس کۆیجان دەستت خۆش بیتن ئەن بان وبەگێنگن لەسەر چکە قیتارەکان in unübersichtlichen Kurven لەو شوێنانە ئەو لۆفانێکەوە ئاسیبینینی باش نییە کەواتە لەو سێ وەڵامەی کامێ ڕاستە ئێستا لە کۆمنتەکان یەکەم و دووەم و سێیەم هەر سێکی کاکە بەڵێن دەرێ هەر سێکی دەستان خۆش لەو هەرسێکەی تێناپەڕیت چوارەمیشمان نییە بڵێن چوارم
یەکەم و دووەم و سێمی ڕاستە. داستان خۆ. پرسیاری دواتر ئەویش بوو بە ڕقەمی. اوكي يلا. Sie befahren eine Kurve einmal mit 30 km/h in einer Stunde und einmal mit 60 km/h in einer Stunde. أما بلوفتشي دا گوزر دكين تيدا برين ليدا خورين زارتشيان ب 30 كيلومتر لكاژمێرێک دا و زارەکەی تریش ب 60 كيلومتر لكاژمێرێک دا. كواتا Wie ändert sich dabei die Fliehkraft? Fliehkraft چیە؟ ئەو حاڵەتەیە باشە ئەو هێزەیە کاتەکەوە بەرەو دەرەوەی لۆفەکەی ڕادەچێشیتن. ئەوەش لە حاڵەتێکدایە کە خێرای زیاد بیتن. لێرە خێرایمان چ لێکردیە؟ خێرایمان دوو هێندەی خۆمان لێکردیە. کەواتە چۆن گۆڕانکاری بەسەر فلیکخافت دادێت جەماعەت؟ چۆن گۆڕانکاریەکی بەسەر دادێتن؟ وەڵامەکەی ئێستا لە کۆمنت بۆم بنووسن. یەکەم viermal so groß هەمووتان دەرێن دەستان خۆش. ئەوە وەڵامە ڕاستەکەیە. ئەوها بتان بینم لە ئیمتحانیش ئەوها مەرد بن ئینشاءالله. ئینشاءالله لە ئیمتحانیش هەمووتان بەبێ غەڵەت ئەوها دەست نەدوێ. بچین پرسیاری 17 باش ڕۆشتینە ها. با بگەینە 20 پرسیاری و کۆتایی پێبینین. دەستان خۆش. Ab welcher Aufprallgeschwindigkeit müssen Sie mit schweren oder tödlichen Verletzungen rechnen, wenn Sie keinen Sicherheitsgurt angelegt haben? Aha. Ama pشتێنی سەلامەتیمان نەبەستیە. لە چ خێراییەکەوە لە کاتی چ خێراییەکەوە دەبێت ئەمە حساب بۆ ئەوەی بکەین کاتەکە ئیستاپەچی تون دەکەین حاڵەتێک دێتە پێشت کاکە ئیستاپەچی تون دەکەی باشە یاخود ڕووداوەکە لەو حاڵەتانەدا حیساب بۆ ئەوەی بکەین کەوا ئینسان مەترسی برینداربوونی زۆر لەسەر بیت یاخود تا حاڵەتی مەرگیش بڕواتن. ئۆکەی لە چ خێراییەک بەرەو سەرەوە ئەگەر ئەتوو پشتێنی سەلامەتی نەبەستی ئەو مەترسیە گەورانت لەسەرن. دەستان خۆش هەمووتان دەرێن سەروی 30 کیلۆمەتر لە کاژمێرێکدا. تەواوە سەروی 30 کیلۆمەتر لە کاژمێرێکدایە. ئەوە وەڵامە ڕاستەکەیە. دەستان خۆش جەماعەت لایکی شاشم بۆ بکەن. سپاسان دەکەم. وەکو بیرهێنانەوەیەکیش لایڤەکان خەزم دەکەم شەوانە کە دوای ئەوەی خەزنم کرد لە یوتیوب بڵاوی دەکەمەوە دەتوانن لە یوتیوب تەمەشای لایڤەکان بکەنەوە و سوودی لێ ببینن ئینشاءالله. ئۆکەی بچینە سەر پرسیاری دواتر. ئەوە هەشتا هەر ماڵوێران دەبی پارسە دەبین کاک بڵێن. ئەرێ وەڵڵا باڵیش دەگرین. پرسیاری 18. Sie möchten überholen. Worauf sollten Sie sich jetzt einstellen? دەمانەوێت بە پێش بکەینەوە لێرەدا کەواتە ئەمە خۆمان بۆ شەشی ئامادە دەکەین. بۆ چ شتێکی خۆمان ئامادە دەکەین. یەکەم Die entfernte Radfahrerin auf der Fahrbahn schert nach links aus. ئەو پاسکە سوارەی کەوا لە دوورەوەیە دەرێت چ دەکات خۆی لا دەدا بۆ دەستە چەپ. ئایا وایە؟ بۆنگۆی بەجێ دێڵم. دووەم دێگەل بە پیکاوی و بەهۆلت میش. ئەو سیارە زەردە بە پێشم دەکەویتەوە ئەوەی لەولایە لە ئاوێنەی دیارە دوورە. سێمیشان der Radfahrer direkt vor mir auf der Fahrbahn hält an. ئەو پاسکە سوارێکە لە پێشەمینشا لەسەر جارەکەی ڕادەوەستیت. کەواتە لەو سێ وەڵامەی کامتان پێڕاستە خوشکان و برایانم؟ دەستان خۆش. یەکەم و سێم. یەکەم دانە بە تەنێ ڕاست نییە یەکەم و سێمی ڕاستە. باشە حیساب بۆ هەردووشیان دەکەین لەو حاڵتەی هەردوو شتەکان لە مێشی خۆمان لێک دەدەینەوە. دەستان خۆش. پرسیاری دواتر پرسیاری پێشکۆتایی. Sie fahren ein reines Elektrofahrzeug in einem Wohngebiet. چ لێ دەخورین؟ سیارێکی تەواو کارەبایی. ئۆکەی. لەکوێ لە ناوچەیەکی نیشتەجێبووندا. Worauf sollten Sie sich aufgrund Ihrer geringen Fahrgeräusche einstellen? ئەمە لێرەدا خۆمان بۆ چ شتێکی ئامادە بکەین بەوەی کە ئەمە سیارەی کارەباییمان پێ و سەوتی سیارەی کارەبایی سەوتی مەچینی زۆر کەمە. لەبەر ئەوەی سەوتی مەچینەمان زۆر کەمە لێرەدا ئەمە خۆمان بۆ چ شتێکی ئامادە بکەین. یەکەم دەڵێت
Vorausfahrende Radfahrer biegen nach links ab, ohne nach hinten zu schauen. أو ئۆتۆمبیلە ئەو پاسکە کە پێشەمەنە پێش دەکەنەوە بۆ دەستەچەپی خۆیان بێ ئەوەی کەوا سەیری دواوی خۆیان بکەن. دوام nachfolgende Fahrzeuge fahren zu dicht auf ئەو ئۆتۆمبیلانەی لە دوای منن زۆر کەپز دەکەن لەگەڵە من یعنی چۆن بڵێ تەبغ دەکەن تەبغی سیارەکەی من دەکەن بۆ لەبەر سەبەب چییە؟ سێم Fußgänger nehmen mich nicht oder verspätet wahr. بەهۆی دەنجی سیارەکەشمەوە کەسانی پیادە هەست پێ ناکەن یاخود درەنگ هەست بەم دەکەن کە ئۆتۆمبیل بێندەدا تێدەپەڕیتن کەواتە لەو سێ وەڵامی کامەی ڕاستە جەماعەت؟ دەستان خۆش یەکەم و سێمی ڕاستە کەواتە لێرەدا یەکەم و سێمی ڕاستە. جەماعەت دەستان خۆش بی سپاسان دەکەم لایکی شاشەی زیاتر بکەن خوشک و برای زیاتر ڕۆژانە داخلی پیجەکەمان دەبیتن داخلی لایڤەکانمان دەبی ئینشاءالله دەمانێت سوود بەوانیش بگەێنین دڵنیا بن ئەگەر ئێستا سوزانم بڵێم چێ لایڤک بواە سوود بەخش نەبووە لایڤک بواە سوزانم دەستمان بە بەزمی خۆش کردبایە ئەوە دڵنیا بە جیاواز دەبوو زۆر لاوانێ ئەو ڕێژەیە دوو هێندەی خۆی کردبایە بەهەرحاڵ ئەمە هەر بەردەوام دەبین ئینشاءالله ئەنگۆ بە تایبەتی کە لەگەڵمان بن بەردەوامیمان پێدەدەن چکە ئەگەر لایڤ چۆڵ بیتن مانای نییە هەر بەردەوام بین بە لایڤی چۆڵەوە ناتوانین بەردەوام بین دەستان خۆش بیتن بچینە سەر کۆتا پرسیار لە بۆ ئەم شەو ئۆکەی پرسیاری کۆتایی دەڵێت چ سپاس خوشکانە دەستەکان خۆش بێت سپاسان دەکەم Ihr Fahrzeug ist auf der Autobahn liegen geblieben. چیە مەسەلە؟ الحەمدولله دەرێ سیارەکەم لە ئەوتۆبان پەچی کەتیە دەستان خۆش زەمان سیارەکەم لە ئەوتۆبان پەچی کەتیە Was ist beim Abschleppen zu beachten؟ ئەمە تەلەفۆنی لە بۆ کاک نزاری دەکەم کاک نزار برام وەرە سیارەم پەچی کەتیە لە بۆم ڕابچێشە لە کاتی ڕاکێشاندا ئەبشلێپن چ شتێک گرنگە ئاگاداری چ بین یەکەم Die Autobahn darf bis zu der Ausfahrt befahren werden, die eine geeignete Werkstatt am nächsten liegt. واتاتسێ ئەوتۆبان دەتوانین بەکاربێنین هەتاوەکو ئەو شوێنە لەسەری بڕۆین ئەو ئاوسفاتەی کە بۆ نمونە ڤێرشتادەکەی منی لێیە گریمان ئەمن بە کاک نزاری دەرێم برام کاکە ئەمن 20 کیلۆمەتری دیکە ئەو ڤێرشتادەیە کە من عەقدم لەگەری هەیە باسێ ئاوسفاتی دیکە بڕۆین ئەو کاتی لا بدەین لە زادەی ئایا ئەوە دەبیتن؟ دوام die Autobahn muss bei der nächsten Ausfahrt verlassen werden. Ausfahti دواترت هاتە پێش جام مەترەکە 10 مەترە 100 مەترە 2 کیلۆمەترە مهم یەکسەر دەبێت بەجێ بێڵین سێم während des Abschleppen haben beide Fahrzeuge warnblinklicht einzuschalten. لە کاتی ڕاکێشاندا هەردووکمان دەبێت چوارفلاشی پێ بکەین لەو سێ وەڵامەی دەستان خۆش دووەم و سێمی ڕاستە واتە ناتوانین لە ئەوتۆبانی بەردەوام بین ئاگدار بن لێتان تێک نەچیتن دوو پرسیار هەیە بەو شێوازە ئەو یەکەچیانە کە لەسەر ئەوتۆبانی دەرێ سیارەکە تێک دەچیتن لەو حاڵەتی لە ئەوسفاتی داهاتوو دەردەچین بەڵام پرسیارەکەی تر دەرێ سیارەکە تێک دەچیت و باسی ئەوتۆبانی ناکاتن دڵێ ڕای دەچێشم چ شتە گرنگە لەو کاتی لە اختیارەکان ئەوتۆبانی تێدایە بەڵام نەچن هەڵی بژێرن چونکە ناتوانین ئەوتۆبان وەکو کورتکردنەوەی مەوداکەمان بەکاربێنین چکە سرعەتی زۆرە ئەوتۆبان دەستان خۆش بیتن ئەمن دەرسەکەم کۆتایی پێینە ئەوجا خوشک و برایەک پرسیارێک شەشیە لە خزمەتی دابم ئەگەر نا ئەمن ئیشی خۆم تەواو کرد